زرتر سر روشا ساقوی وان گورانکارین وداوین کشف هوای سر آستا جهان هم راستین برای عامر جابری رهبر راگاندنا کشناسی عراق پای که راستا خودش بغداد گلمده و برای عامر گلک سپاس کوین گلمدانه افرا هوای یا ساقوی بگشتی یعنی عراق اگم بحسبین آسایی حسا گرم دیسا دست بب که و دریجه بکه شیان جی تشتک نه آسایت ریکده هه الو برای عامر اگر تقول پرسیارم بده از دوباره بکم طیبتیجی گریدای و روشا ساقوی یا سر آستا جانب طیبتیجی بجام عراق بحثین چون که دیسا اف پیلا گرمای یا کو چندین نافچین عراق ودگره پنجی پلین سلیزی کم نینم طیبتیجی وی و دماداوی یا هاوینه کو برف ورزندن و چین هدی پلین گرمای بین اخواره که اف بوچه تیوگراندن صدم نوی چنه آسایی یان جینه برای عامر جابری کو رهبر راگاندنا کشناسی عراقش بغداد گلمده برای عامر دوباره از بسیار خوب کم اف سقای هیل عراق طیبتیجی و گشتی جیل سر آستا جهانه آسایی اف گورانکاریه یان جی تشتکنه آسایی چید بل سر آستا جهان طیبتیجی عراق و دیسا دریجه کشانا پلین گرماین بلند بسم الله الرحمن الرحیم بنای خواهی بخشنده مهربان لدسپیک داست بیانیتان باش و بیانی تاوی بینرانی ایوی باش ئەوەی پێیوەستە بە شەپۆڵ و تەوشمی گەرمی لە چوارچێوەی ئەو ریپۆرتێ بڵاوکراوەتەوە لە ڕۆژی ڕابردوو لە ئاژانسی گشتی و لە وەزارەتی گواستنەوەش بڵاوکراوەیەکی ئاساییە چونکە قۆناغێکی ئەو دابەزینانەیە کە گەرماکە دادەبەزێت پاشماوێکی دیکە و دوای مانجی حوزەیران گەرما دەست پێ دەکات و تا کۆتای مانجی ئابەردەوام دەبێت پێشبینی دەکەین پلگەیانی گەرما بەرز بنەوە پێشووتریش ئەوە پێشبینی کراوە بوو ڕپۆرتی دوێنێش باس لەوە کراوەکە وڵات کاریگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرمای لەسەر دەبێت بەهۆی ئەو تەوش بشەپۆڵێکە هەیە و ڕۆژی یەکشەمە بە ئاستێکی مامناوەندی تەوشمەکان لە باکوورەوە هەڵدەکەن و ناوچەکانی ناوەڕاست و باشوور وڵاتیش دەگرێتەوە بەردەوام ئەو جۆرە دابەزینە وەرزیانە کاریگەریان دەبێت لەسەر ناوچەکە کە دەنوێ دەپەڕن چونکە ئێمە پێشبینی دەکەین لە ناوچەکانی باشوور تا 51 پلەش بەرز ببێتەوە ئەمە گەرمترین ئەو ناوچانن پارێزگای میسان و بەسڕە و دیقار و سەماوە کارگەریان بەسەرەوە دەبێت لە ڕاستیدا بەڕێزم ئەو ماوەیە ماوەی پلەدابەزینی وەرزی پێ دەگوترێت لەخوا بەزار بێت نزیک بۆتەوە لە کۆتا پێ هاتن پێشبینی دەکەین کە لە دەستپێکی ئەو مانگە کە ئێمە تیایداین دەست پێ بکات و دەگاتە چەند ئاستێکی دیاریکراو لە نێوان 45 تا 48 پلەی سەدی پێم وایە دوێنێ و ڕۆژی پێشووتریش پلەکانی گەرماتەنیا 49 بوو لە بەسڕا لە میسانش بە هەمان شێوە بۆیە پێم وایە تا ئەم کاتەش کە تێپەڕیوە پلەکانی گەرما هاوتای ئەو پلانە بوون لە ڕابردوودا لە نێوان دابەزین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە پێی خوێندنەوەی ئێمە بۆ ئەو نەخشەی کەشی کە هەیە پێمان وایە ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوە لە چوارچێوەی ئەو تێکڕاگشتیانەیە کە هەژماری دەکەیت پێنجی پلین سیلیزی ji بووی زیقار و مسەنە و بەسڕێ هاتینە پێشبینی کردن ji بووی بەغداژی 48 پلە ji بووی ناوچەین هەرێما کوردستانê çi pêşbînî hene ji بووی seqanasiya vê heftiyê لە ڕاستیدا زۆربەی ئەو ناوچانی کە کاریگەریان بەسەرەوەیە و گەرمایە باشوورە هەرێمی کوردستان لە ڕۆژەکانی ڕابردووش پلەکانی گەرما لە هەرێم دەگەیشتە 41 تا 46 پلەی سەدی
لە مووسڵ پێم وابێت وێڕای لە بەرچاوگرتنی ناوچەکانی دیکەی هەرێم 43 تا 44 پلەی گەرمی تێکرا هەبووە، بەڵام ناوچە باکووریەکان مووسڵ و کەرکووک پلەی گەرمیان بەرزە تا 46 پلەی سەدی ڕۆیشتون، بەڵام ناوچەکانی دیاریکراوی هەرێمی کوردستان لە 41ەوە پلەکان بەرز دەبنەوە بۆ 44 یاخود 45. بۆیە ئەمە ئەو ماوەیە کە باسمان کرد ماوەی وەرگەڕانی وەرزیە، ئەمە هاوشێوەی تاوی ناوچەکانی جیان پلەی گەرما هەڵبەست و دابەست دەکات، بەڵام لە باکوور لە هەرێمیش بەتایبەت جیاوازە بەهۆی هەڵکەوتێت جوگرافی، بۆیە پێمان وایە تەنانەت هەندێک لە ناوچەکانی ناوەڕاستیش لەژێر کاریگەری ئەو پلە گەرمانەی باکوورن. پلەی گەرمی لەو ناوچانە بەراورد بە باشوور جیاوازیان هەبووە. لەو ماوەی وەرگەڕانی پلەکانی گەرما واتە پلەکانی گەرما و کەش و هەوا سەقامگیر بەخۆ نابینێت لەو ماوەیە، بەڵام بڵاوکردنەوە هەموو 12 سەعاتێک تۆماری نوێ و پێوانەی نوێ دیاری دەکرێن لە تەواوی وڵات. هەموو سێ کاتژمێرێکیش زانیاری زیاتر لەلایەن ئاژانسی گشتی دەخرێتە ڕوو دەتوانین هەر کاتژمێریش پێکیش بینیەکان بخەینە ڕوو، بەڵام ناوچەکە و هەرێمی کوردستان بەتایبەت جیاواز دەبیندرێت بەراورد بە ناوچەی باشوور و ناوەڕاست لە ڕووی بەرزی پلەکانی گەرما. لە هەرێمی کوردستان پلەکانی گەرماشی لەژێر کاریگەری باشوور و ناوەڕاست. یعنی دیڤان پێشبینیت هەین وەرزی گەرمایە حتی کەنگی دێ بەردەوام بەدێ دی بداوی بە گەرما دێ پلەین گەرمێ تەمامی دابەزن گشتیت ناو عێراقیدا. لە ڕاستیدا کۆتایی وەرزی هاوی دابەچینی پلەکانی گەرما بەتابەت لە نیوەی یەکەمی مانگی ئەیلول ئەو دابەزینە دەبینین پلەکانی گەرمادا دەبەزن. عێراقیش لە ژێر کاریگەری گۆڕانی کەش و هەوایە، بۆیە پێویستە ئەو سێ مانگە کە تێیدا تێپەڕ دەبین بەتابەت وەرگەڕانی وەرزەکان ئامادەکاری هەبێت و لە ناوەڕاستی مانگی ئەیلول پێشبینی دەکرێت پلەکانی گەرما داببەزن جیاواز بن لە سێ مانگی دیکە، بەڵام بەشێک لە شێوەکان پلەکانی گەرما هەر بەرز دەبن. بۆیە ئێمە ناتوانین بەردەوام پێداگر بن لەسەرەوەی ئایا پلەکانی گەرما جێگیر دەبن یاخودنا، چونکە پێویستە زانیاریەکانمان ورد بن، چاودێریمان وردتر بێت لەسەر لایەنەکانی کەش و هەوا، بەڵام بە شێوەیەکی گشتی بە ویستی خوا ناوەڕاستی مانگی ئەیلول پلەکانی گەرما دادەبەزن، بەڵام بە ڕێژەیەکی کەم نەک ڕێژەیەکی بەرچاو کە پلەکانی گەرما بێتە خوارەوە. بۆیە پلەکانی گەرما بەپێی تێکڕای گشتی کەمێکدا دەبەزێت و جارێکی دیکەش دووپاتی دەکەینەوە کە ناوچەکانی هەرێم جیاواز دەبن لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور. بەیاننامەیە کەسناسی عێراقیداوەتیەک و وڵاتیە ئەگەر کارێکی زڕۆر نەبێت ماڵێت خوددا ببینن نەچنەش دەرەوە، یانێ زێدە وڵاتی ترسن ئەف مەترسین هاتینە بەحەزکردن یەن تیشکا خۆرێنە ئەدی کاریگەریان خراپ سەر مرۆڤان هەبن یانژی هەوای گەرم زێرەتر ئەدی وەت کە تەندروستیان مرۆڤ تێک چەش دەرەوە. لە ڕاستیدا ئێمە هەندێک ڕێنوانی و ڕێنماییمان هەیە بۆ هاوڵاتیان لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەبینین کە تیشکەکانی سەروی بنەوشەیی زیاد دەکەن. هەندێک کات بەتابەت لە ماڵەکان ئەگەر پلەکان بەرز بێت وەکو ئێمە پێیدا تێپەڕ بووین لە پێشوودا تایبەت لە کاتی جەنجی لە کاتی جەژنی قوربانی بینیمان 50 پلەی تێپەڕ کرده بوو. ئێمە ڕێنمایی هاوڵەتیان دەکەن هەندێک خاڵ لە بەرچاو بگرن. یەکەمیان ئەوەیە خۆی بەتور بگرێت لە بەرکەوتنی ڕاستەخۆ و ستونی تیشتی خۆر بەتابەت لە ناوەڕاستی ڕۆژ با لە ماڵەوە بمێننەوە. ئەگەر کارێکی وای نەبێت پێویست ناکە خۆی
بخاتە بەر ئەو تیشکانە بەڵام هەندێک براهان کە کارمەندن کرێکارن یاخود کارمەندی پۆلیس و هاتوچۆ و سوپان یان کرێکاری ڕۆژانە بۆیە ئەو 24 کاتژمێر بەرکەوتی هەیە لە دەرەوەیە بۆیە ڕێنمویان دەکەین کە کڵاوی بەزن بکەنە سەریان و خوان لەو تیشکانە ئەستونیانە بە دوور بگرن کە دەکرێت تیشتی سەری بنەوشەی تێدا بێت و ڕێژێکی بەرچاوی ئاو بخۆنەوە بۆ جێگرتنەوەی ئەو ئاوی بەهەڵم دەبێت تەنانەت خاوەنی ئۆتۆمبیلەکانیش پێویستە ئەوانیش پەنجەرەکانیان بکەنەوە جامەکان بکەنەوە و خوان لەو پێکهاتە لەو پێکهاتانە بە دوور بگرن کە مەترسی تەقینەوەیان لێ دەکرێت وەکو پێکهاتە کحولەکان بۆن وێڕائەوەش تەنانەت لە گۆڕن و تێکردنی گاز و بنزینیش پێویستە ئەوە لە بەرچاو بگرن بۆ ئەوەی هەوڵ بدات ڕێژەیەکی دیاریکراو ئۆتۆمبیلەکانیان پڕ بکەن تەنانەت لە لەبەرکردنی جلوبەرجیش پێویستە هەندێک زۆری جلوبەرجی دیاریکرا لەبەر بکەن کاتێک پلەکانی گەرمەتنە سەرەوە پێویستە جلوبەرجی ڕەنجی کراوە ڕەنجی سپی لەبەر بکرێت نەک ڕەنجی ڕاش کە زیاتر گەرماکۆ دەکاتەوە لەسەر جەستە بۆیە پێویستە هاوڵاتی ئەو ڕێنوێنی و ڕێنمایانە لەبەر چاو بگرێت بۆ ئەوەی خۆی لەو تیشکانە بەدوور بگرێت سیارە دەویە کورتێگە بەرسەوە گەلە بەسێ گەرمێکی ئاپخوژی گەرمە بجام پێشبینیان ئەگەر دیرژی بە ئین زڤستانێ بەحەسکین زڤستانەکە باران دێمە هەبە یا سار نانژی کاریگەریان گەرمای دەرسەر زڤستانێژی هەبن بچێکی بەحسی سەرمایەژی بکەین کورتی ڕاستی تا ئێستا نەتوانین ئەو پێشبینە بکەین ئەکو دەزانن تەنانەت بارینی بارانیش پشت دەبەستێت بە پێڕۆیەکی ئەو هەڵبەز و دابەزێک کە شێکە هەیە بەتابەت لە ڕێژەی تێکرای لە مانجی 12 بە بەرچاو دەست پێ دەکات بەڵام بینیمان لە ڕابردوو دواخرا دواکەوت تا مانجی 2 هۆکارەکەش ئەوە بوو کە هەندێک گۆڕانکاری ڕوویدا لە مانجی 12 و مانجی 1 ئەو جۆرە فشار و پاڵەپەستەوە تەوژمە هەوریانە نەبوون هۆکاری بارانباری بەڵام دواتر لە ماوەیەکی کەم بارانێکی زۆر باری بۆیە ئێمە پێشبینەکانمان کراون و چاوەڕوان دەبین بۆ ئەوەی بزانین گۆڕانکارەکان چۆنن دێشڵە خەبارێن خۆش هەبن تایبەتی دەست پێ کە زەڤستانی بارانێن بەرەکات ببوارن هەمی عێراقی و هەمی جانێ بەڕێز ئامر جابری ڕێڤەبەری ڕاگەاندنا کەشناسی عێراق کەش بەغدای پایەکی ڕاستە خودی ئامادەبوون گەلێک سوپاس بووە